سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لا گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزانی کێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەک لە تیرۆریست و ڕاگیرا و هەندێک بەندکراوی لەلا بوون کە لە ماوەکانی ڕابردوودا لەلایەن هێزانمنیەکانی کێتی نیشتیمانی کوردستان و لە شاری کەرکووک دەستگیر کرابوون بە تۆمەتی جیاواز. دوێنێ کێتی نیشتیمانی کوردستان بە پێی ڕێکەوتنێک سەرجەم بەندکراوان و گیراوەکانی ڕادستی هێز و لایەنە ئەمنی عێراقیەکان لە شاری کەرکووک کردەوە. دەمانێت بزانین نیەتی یەکێتی لەمەدا چی بووە و ئەو دەنگۆیانەی کە لایەنێک لەلایەن سیاسیەکان لە هەرێمی کوردستان بۆ مزایدەکردن بەسەر شاری کەرکووکەوە دەیکەن قسە لەسەر ئەم بابەتە دەکەن و بەلاڕێیدا دەبن و قسەی جیاوازی بۆ دەهێننەوە و تۆمەتی جیاواز دروست دەکەن. بزانین هۆکاری ئەمەش چییە؟ یان ڕەنگە ئەو تۆمەتانی کە دروست دەکرێن دەنگۆ بن و زانیاری بن و ئێمە دەمانێت لە بەرنامەی گەرماوگەرمدا پشت ڕاستی بکەینەوە. بەڕێزان، یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا هیچ کاتێک لە کەرکووک دانەبراوە و هیچ کاتێک خەباتکردنی لە کەرکووکدا لە خەباتی چەکداری و خەباتی سیاسی و ژیانی حکومڕانی و ئیداری خۆی دانەبڕیوە. هەر بۆیە لە ڕووداوە یەک لە دوایەک و جیاوازەکان تاوەکو پرۆسەی ئازادی عێراق و لە پرۆسەی ئازادکردنی عێراق و دواتریش تاوەکو ئێستا هەر ڕووداوێکی قورس و ئاسان قورس و سووک بۆ کەرکووک هاتبێتە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕۆڵەکانی یەکێتی کادرانی یەکێتی سنگیان لە بەردەمی ڕووداوەکاندا بۆ قەڵغان بوونە بۆ کەرکووک و کەرکووکیەکان بۆ پێکاتە جیاوازەکانی کەرکووک بەبێ بیرکردنەوە لەوەی کە ئەمە نەتەوەی کورد نییە یان ئەمە پێکاتەیەک نییە کە پێویست بەوە بکات لەلایەن کەرکووکیە کوردەکان و لەلایەنی کێتیەکانەوە بپارێزرێ. هەر بۆیە هەمیشە کەرکووکیەکان کە داوا و داخوازەیەکیان دەبێ و هەنگاوێکی نوێ دەیانەوێت لە کەرکووکدا بنرێ، یەکەم هێز کە ڕووی تێدەکەن و یەکەم کەس کە داوای لێ دەکەن یەکێتی نیشتیمانی کوردستانە. دەمانێت بزانین لە دوای کۆنگرەشەوە یەکێتی ئێستا چۆن مامەڵە لەگەڵ کەرکووکدا دەکات. پرسی کەرکووک ئێستا لای یەکێتی چییە؟ یەکێتی چ ئامانج و چ هەنگاوێکی نوێی هەیە بۆ کەرکووک لە ئێستادا؟ دیارە دۆخی کەرکووک ئالۆزی هەیە، ناوچە دابڕراوەکان لە ئێستاشدا ئالۆزی تێدایە. یەکێتی هەنگاوی بۆ ئەمە چی دەبێ؟ و لە هەمووشی گرنگترەوەی کە ڕەنگە ئێستا دڵنیام هەرباسی کەرکووک بکەم خەڵکێکی زۆر دەڵێ ئەی پارێزگار، دڵنیام کە ئەوە پرسیارم دەبێت لەگەڵ میوانە بەڕێزەکەم. میوانەکەمان محەممەد عوسمان لێپرسایی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ. کاک محەممەد سپاس دەکەم بۆ بەشداریکردنت. دەمەوێت بپرسم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەنگاوی لەبەر چینە؟ بۆچی ئەو بەندکراوانی کە لەلایەتی تایدایە بە تیرۆر تۆمەتبارە، تایدایە کەیسەکەی کەیسی گەورە و قورسە، کەیسی کوشتنە، یعنی دەچێت ڕادستی هێزانمنیەکانی کەرکووکیەکاتەوە؟ بۆچی؟ زۆر سپاس. سڵاو لە خەڵکی کوردستان، سڵاو لە کەرکووکیەکان لە هەر شوێنێک بن. زۆر سپاس بۆ گەلی کوردستان، بۆ جەنابتان، بۆ سازکردنی ئەم بەرنامەیە. لە ڕاستیە یەکێتی هەر لە دوای بەستنی کۆنگرەی 4 خۆی ئامادە کرد بۆ ڕێخستنەوەی ناوماڵی خۆی و ڕێخستنەوەی ئۆرگانەکان و لە هاوسەرۆک و بۆ دەستەی کارژێڕ و مەکتەبی سیاسی و هەروەها بۆردەکانی ناو مەکتەبەکان و مەڵبەندەکان و لە دوای ئەمەش هەیئەی مەڵبەندەکان و دوایش کۆمیتە و کەرت و پۆلەکان. دیارە ئەم نوێبوونەوەیش پێویستی بە بەرنامە و سیاسەتی تازە هەیە یان سیاسەتی نوێگەری هەیە کە گونجابێ لەگەڵ ئەو واقعەیە کەوا هەیە. دیارە ئێمە لەسەر داوای یان بڵێن لەسەر ئامۆژگاری بە ڕێزان هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و تەکلیف کراین بەوەی کە نێوەنگیریە بکەین لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان حکوومەتی ئیتیحادی ئەوەش بەوەی لەسەر داوای بەشێکی زۆری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی نەتەوە یەکگرتوەکان و سەلیبی ئەحمەری دەولی و هەروەها ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ و هەروەها لەسەر داوای کۆمەڵێ شخصیات و ڕوئەسای عەرەب کە هەموو هاتن سەردانیان کردین کە تەنها داواکاریان ئەوە بوو بۆ ئاساییکردنەوەی ئەو دۆخەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بەوە ئەکرێکەوە ئەم ژیراوانە ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکرێن و لە ڕووی قانونیشەوە لەبەر ئەوەی کە مەحەل حادیث کە کەرکووکە ئەبێ بێن لەو شوێنانە ئیجراعاتی قانونیان لەگەڵا بکرێ و بۆ ئەمە و زۆر لایەنی ترشکەوە پێویست دەکا ئێمە
میلەتەکەمان نەکەین بە قوربانی ململانەی حیزبی و بە تایبەتی لە کەرکووک و لە ناوچەی شێشە لە سەرەکانە و ئەو تەشەنوجەی کە لە نێوان پێکاتەکان هەبوو لەسەر ئەم ئەوەی کە لە ڕابردووە هەبووە هەم لە سەردەمی سەدام حوسێن و حیزبی بەعەز کە خەڵکێکی زۆر لەم بینە کوژرا و شەید بوو و هەروەها تەشەنوجێکی زۆر دروست بووە و لە دوای 2003ەوە هەم ئەو ململانی و ئەو شەڕ و کوشتارەی کە لەگەڵ قاعیدە و لەگەڵ حیزب العودە لتحریر العراق و پاش لە کۆتاییشدا لەگە داعش دیسان کۆمەڵێک گەنج و لاوی ئەم وڵاتە بوو بە قوربانی لە هەموو لایەکەوە و دیارە میلەتەکەشمان لەم چوارچێوەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت حسەی ئەسەدی بەرکەوت و ئێمە بیرمان لەوە کردەوە لە بەرنامە و سیاسەتی تازە هەتاکەی ئێمە هەر کوشت و کوشتار و هەتاکەی مڵک و سەروەت و سامانی ئەم وڵاتە بە بەلاش بڕاو و نەتوانین موچە بۆ خەڵک دابین کەین و نەتوانین ژیانێکی ئاسایی بۆ خەڵک دابین بکەین بۆ یەکە یەکێتی هەڵسا پێینا بەجەرگی خۆیەوە کەوا ئەم دەست پێشخەریە بکە و نێوەنگیریەک بکە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لایەنە ئەمنیەکان کە ئەمانەی کە ئەو بەندانێکەوە هەبووە ڕادەستی حکوومەتی ئیتیحادی بکرێ نەک ئازادکردن چونکە ئەبێ جیایکەینەوە ڕادەستکردن چییە ئازادکردن چیە چونکە ئەمانە بە تاکید لە بەردەمی یاسایە و لە بەردەمی دادگایە کە ئەمانە هەموو دانیان بەشێکی زۆریان دارێن بە تاوانەکانیان ناوە ئەمانە جارێکی تر ینی بند ئەکرێنەوە ئەدرێنەوە ینی بڵێن جارێکی تر دادگایی دەکرێنەوە و هەندێکیان لەلایەن مخابراتەوە ینی بڵێن زانیاریان لەسەر هەندێکیان لایەن ئەمنی وەتەنی و هەندێکیان لایەن مکافحەی ئیرهابەوە ینی هەر گروپۆ هەرچەند کەسێک لەلایەن جیهازێکی ئەمنیەوە ئەتوانین بڵێن داواکراوە بۆ یەکە ئەمانە ئازاد ناکرێن جگە لەوەش ئەوەی کە وەکو باسمان کرد ئەم مبادرەیە دەبێتە جارێکی تری جێبەجێکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی حەزرەتی مام جەلال کە ساڵهای ساڵ هەموو تەمەنی لە پێناو دیموکراتی و لە پێناو پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوەکان سرف کردەوە جگە لەوەش یەکێک لە بنەما ئەساسیەکانی دیموکراتیت ئەوەیە کە تۆ بتانی لەگەڵ پێکاتەکانی دەرەوەی خۆت مامەڵەکەیت و بتانی سخەپەیەکەی و پێم وایە ئەم هەنگاوەی یەکێتی نیشتیمانی کوردستان نای هەنگاوێکی زۆر واقعی بوو و گونجاوە لەگەڵ سیاسەتی سەردەم و بە پێچەوانەشەوە ڕەنگە هەندێک خەڵکو لایەنی زۆر ئیزعاج کرد بێ کە ئەوەش ئارەزوی خۆیەتی ئەتوانێت باشە کاک محەممەد بۆچی هەنگاوێکی لەم جۆرە مادەم دەزیرکراوەکان ئازاد نەکرێنەوە مادەم دەزیرکراوەکان وەکو تۆ باسێکی ئەمە ئازاد ناکرێن ئەمە خاڵێکی زۆر گرنگە و جوابێکی زۆر گرنگیشە بۆ ئەوانی کە ئیدعای ئەویانە کریکێتی ئەو جۆرە لە تیرۆریست و لە بەندکرا و لە تۆمەتبار و تاوانباری ئازاد کردووە مادەم ئەمە ڕوونادا و مادەم نیەتەکەی یەکێتیش جۆرێک لە هەنگاوی ئەرێنیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی ئەمنیەکان و پەیوەندەکانی دیکەی نێوان هەرێم و بەغداش بۆچی ئەبێ ئەم جۆرە لە دەنگۆ و لە یعنی بەلاڕێدابردنی خەڵک لەسەر ئەم دۆسەیە دروست ببێ لە ڕاستیە ئێمە پێمان وایە یعنی ئەمە وەکو چۆن بڵێ لە یەک تعریف زیاتر هەڵناگرێ لە یەک پێناسە زیاتر هەڵناگرێ ئەوەش ئەوەیە بەشێک لە دەستی خارجی و لایەنەکانی دەرەوە و هەروەها بەشێک لە لایەنە خوڕیەکانی ناوچەکە و هەندێک لە کەسایەتی و هەندێک لە بەعزێ لە حیزب لێرە و لەوێ ڕەنگە ئەوانش پێی ئیزعاج بن لەبەر ئەوەی یەشێتی بەم سیاسەتە هەم تۆی برایەتی جارێکی تر درێژە پێ ئەدا چونکە ئێمە لە پێش ئێمەشە سافی مەڵبەندی ڕێخستنی کەرکووک بە تایبەتی هەڤاڵ ئاسۆمامەند کە دەوری باشی هەبوو لە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان پێکاتەکان و ئێمەش ئێستا هاتوین درێژە بەو سیاسەتە ئەدەین بەڵام بە شێوەیەکی تازەتر هەروەکو گوتمان کە تەشکیلەی تازەی یەکێتی کۆمەڵێ بڕگە و بابەتی یان مەبدە و سیاسەت و استراتیژی تاکتیک و استراتیژی لە بەرنامەکەیە جێ کردوێتەوە کە ئەم جارە بە شێوەیەکی تر لەگەڵ پێکاتەکان ئەچینە مەیدان بۆ یەکە ئەوانەی کە بەم شێوەیە تعبیر لەم دەست پێشخەری یەکێتی ئەکەن پیان وایە بە خۆیان ناکرێ و
و ئەشیانەوەی یەکێتیش هەر لەسەر سیاسەتی هەر لەسەر ئەوە بمێنێتەوە کە ماڵی ئێمە ببێتە شوێنی بەخێوکردنی خەڵکو و هەروەها کۆمەڵێ مەسارفی لابەلا و بە تایبەتی لەم سەردەمی قەیرانی کە نرخی نەوت دابەزیوە و هەروەها حدودەکان گیراوە و هەروەها کۆمەڵێ قەیران دروست بووە کە هەموو ئەمانە بەشێکە لەو عملیکەوە ئەمانەوێ تێیپەڕێنین و جگە لەوەی کە پەیوەندیەکانی نێوان نەتەوەکان ئاسایی ئەکاتەوە و ئێمە بۆ لەگە عەرەبا بتوانین دەیان ژن و ژنخوازیمان هەبێ یان لەگە تورکمانە هەروە بۆ بتوانین دەیان بازرگانمان پێکەوە بازرگانی بکەن بۆ پێکەوە بتوانین لە بازار و لە دوکان و پێکەوە ئەمانە شەریک بین بۆ ئێمە پێکەوە نەتوانین لەگە عەرەبا سیاست بکەین و ئەمە لە کاتێکا ئێمە بەس لە کەرکووک نزیکەی 31 شەهیدمانەیە 31 شەهیدی عەرەبمانەیە کە لە دوای پرۆسەی ئازادیەوە لەبەر ئەوەی کە تەییدی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردووە لەلایەن تیرۆریستانەوە شەهید کراون و دیارە ئەمە بۆ تورکمانش بە هەماشەوە کۆمەڵە شەهیدی ترمانەیە کە ئێستا ماگانە شەهیدانە لا یەکێتی وەرەگرن جا ئێمە تێناگەین بۆچی ئەگەر ئێمە لەو سەردەمەی کە ئەم خەڵکانە کە هەندێکیان لە شەڕ ڕاگیراون هەندێکیان لە پشتی تەقینەوەکان بوونە هەندێکیان بە شێوەیەکی تر لە ناو جیهازە ئەمنیەکانی دژمنانی وڵاتەکەمان بوونیان هەبووە و لەو سەردەمەشە حکومەتی ئیتحادی لەم ناوچەیە نەبووە هێزی پێشمەرگە و حکومەتی هەرێمی کوردستان لەم منطقەیە بووە بەڵام ئێستا کە حکومەتی ئیتحادی هاتۆتەوە ئەم منطقەیە و پێویستەکە ئێمە ئەمانە ڕادستی ئەوانە بکەینەوە هەم وەکوانی کە باسمان کرد بۆ دروستکردنی سقا بۆ جێبەجێکردنی مەبادەئی سوسیال دیموکرات بۆ جێبەجێکردنی پرۆسەی بە دیموکراسیکردنی ئەم وڵاتە بۆ گەڕانەوەی ڕوحی برایەتی و پێکەوەژیان لەم منطقەیە بۆ خۆشەویست بوونی زیاتری مەبادیئی یەکێتی و پرۆسەی دیموکراتی لە ناوچەکەیە و ئەمە وامان لێکە ئێستا بە ڕۆژەوە ئەگەر زیاتر متابعی ڕاگەیاندنەکان بکەن بە ڕۆژ ئەوەندەی عەرەب سەردانی مەڵبەندی ڕێخستنی کەرکووکەکە سەردانی ئۆرگانەکانی یەکێتیەکە هەر کوردش ئەوەندە سەردانی ئەکا و ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی ڕاست و دروستی گرۆتە بەر و ئەگەر لە دوێنێ تەمەشای ڕاگەیاندنی عەرەبی بکەن کە بزانن چۆن تەلەڤیزۆنەکان و هەموو وەسایلە ئیعلامیەکانی عەرەبی چۆن لەسەر ئەم دەستپێشخەریە یەکێتی هاتۆتە گفتوگۆ کە لەوە پێشەر ئەم کەناڵانە جنێویان بە کورد و کوردستانەدا بۆ یەکە ئێمە دەبێ بینەوە هۆش و بۆ ئاڕاستیە کار بکەین کە سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە ئێمە لە کەرکووک و لە کۆی ناوچە شێشە لەسەرەکان بتوانین ئەم سیاسەتە پیادە بکەین تاکو بتوانین میلەتەکەمان لە ئاقاری لە بەرانگاری تونند و تیژ و لە ژیانی تەعەسوبێت و ئەوانە بگوازینەوە بۆ ئاڕاستەیەکی تر کە پێکەوە ژیان بێ چونکە ئێمە ئەگەر لە کاتێکە ئەم هەموو خەڵکە لای ئێمە بند بێ و ئەمانە بزەبت خەڵکیان تایە یعنی خەڵکی متەهەمن و خەڵکشیان تیا هەیە خەڵکی مجریمشی تایە بەڵام ئەمانە هەموو ڕادستی حکوومەتی ئیتحادی بکرێتەوە ئەوە ئەجیزە ئەمنیەکانی ئەوان بە مەهەڵسن و ئیجرعاتیان لەگەڵکەن ئەممانەوەی ئەم خەڵکە لای ئێمە وا ئەکا کە بە بەردەوامی عەرەب بە چاوێکی گوماناوی بە چاوێکی حەق دووچینە تەمەشای فەقیر و هەژاری کورد بکە ڕەنگە نەتوانن بگەنە ئێمەمانان ڕەنگە نەتوانن تەمەشای چاوی ئێمەمانان بکەن بەڵام خەڵکی فەقیر و هەژار لەسەر ئەو جادەیە بە ڕۆژ و کاسبی ئەکا بە دوای لقمێ نانە ئەگەڕێ چخوا هەڵەگرێ لە بەس لەبەرەوەی کوردن بچن بیگرن و تەعزیبی دەن و بیکوژن لەبەر ئەوەی کە ئێمە هەندێک خەڵکمان گرتووە بۆ یەکە ئێمە هەمیشە میلەتەکەمان لە پێشی هەموو شتێکەوە دانین ئێمە خۆمان و حیزبەکەشمان و مەبدەعەکەشمان ئەکەین بە قوربان میلەتەکەمان و لە پێناو میلەتەکەمان ئامادەی هەموو گیان فیداکاریەکەین بۆ یەکە من تێناگەم دەبێ ئەمە چ خراپیەکی هەبێ لە کاتێکە ئێمە ئەم خەڵکانە تەسلیمی حکوومەتی ئیتحادیکەن ئەو حکوومەتێک ئێمە خۆمان دەنگمان پێداوە خۆمان دەستورەکە دەنگمان پێداوە خۆمان سەر کۆمارەکە لە خۆمانە چەندین وەزیرمانەیە لە بەغدا لە ئەجیزە ئەمریکان چەندین خەڵکی کوردی تایە یعنی بۆ دەبێ ئێمە لە بەغدا شەریک بین بۆ دەبێ ئێمە لەسەر پۆستێک کە مەبەستم کۆی حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانە شەڕی دنیا بکەین بڵێن ئەو پۆستەمانەیە بۆ دەبێ شەڕی ئەوە بکەین بڵێن نابێن نوێنەرەکەی کاندیدەکەی یەشێتی ئەو پۆستە وەربگرێ بەڵام لە هەمان کاتشا بێن بڵێن لە کەرکووکش هەمان پلە پۆستیان ئەوێ بەڵام دیسانە بێ وڵا ئەمە لە کەرکووک یەکێتی ئەمە مساومە ئەکا لەسەر بە خوێنی شەیدەکانەوە نەخێر ئێمە نە بە خوێنی شەیدەکانمانەوە مساوماکەین ئێمە نا لە پێناو پلە پۆستە ئەم کاراکەین
ئێمە باوەڕمان بە مەبدەئی پێکەوەژیان هەیە لەگەڵ پێکاتەکانی ترا و ئەگەر ئێمە لاسایی ئەو پێکاتانە بکەینەوە کە باوەڕیان بە کوشت و کوشتاری خەڵکەیە ئێکەواتە ئێمە چ جیاوازیەکمان هەیە لەگەڵ ئەو تاقمە تیرۆریستانەیان ئەو تاقمە شۆڤینیانەی کە وڵاتیان بەم ئاڕاستەیە برد تاکو ئێمە بە تەشەنووزم لەگە یەکە مامەڵەکەین شەڕ زیاد دەبێ کوشتن زیاد دەبێ اقتصاد وێرانە بێ ژێرخانی وڵات هەمووی تەفرتونا ئەبێ موچە نامینێ ژیان کۆتایی پێدێ پرۆژە خزمەت گوزاریەکان هەموو کۆتایی پێدێ شەڕ و ئاژاوە زیاد دەکە باشە ئەم میلەتە چ سوودێکی بینی لەم شەڕە بە من ناڵێ ئێمە ساڵەهای ساڵەوە شەڕەکەین ئەم میلەتی ئێمە چ سوودێکی لە شەڕ بینی شەڕی ناخۆمان کرد شەڕی تروریستانمان کرد شەڕی ئیرهابیمان کرد شەڕی ئەم و ئەومان کرد هەر شەڕ دەبا ئێستا هەناسەیە بێتەوە بەرمان و بڵێن مادام مبادرە و دەستپێشخەریەک ئێمە بتوانین بیکەین لە پێناو ئاشتی لە پێناو برایەتی لە پێناو بێکەوەژیان لە پێناو جێبەجێکردنی سەرەتاکانی مافی مرۆڤ لە پێناو جێبەجێکردنی پرۆسی دیموکراتی بۆچی نەیکەین بۆیەکە ئێمە بە قەناعەتی خۆمان ئەوەمان کردووە پێشمان وایە کارێکمان کردووە کارێکی بێوێنەیە. باشە کاک محەممەد چاوەڕی هەمان هەڵوێست و بیرکردنەوە لەلایەنەکانی دیکە لە کەرکووکەکەن یعنی لە ماوەی ڕابردوودا و تاوەکوی ئێستاش دۆخی کەرکووک و ناوچە دابڕراوەکان دۆخێکی ئاسایی نییە پارێزگاری کەرکووک لە ماوەی ڕابردوودا چەندین هەنگاوی ناوە کە ڕەنگە کورد پێی نیگەران بوو بێ و لە جێی خواست و داوای نەتەوە پێکاتەی کوردانە بوو بێ و ڕەنگە پێکاتەکانی تریش لە هەندێک لە هەنگاو و هەڵوێستەکانی ئەم پارێزگارە ینی ڕازی نەبوو بن نیگەران بوو بن ئەم جۆرە لە هەنگاونان چ کاریگەریی لەسەر ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و گەڕانەوەی هێدی دەسەڵات بۆ کورد و گۆڕانکاری لە پۆستە ئیدارەکان بە تایبەتی ئەوەی کە لە پێشەکی بەرنامەکەیە باسم کرد ینی گۆڕانکاری لە پۆستی پارێزگار و گەڕانەوەی پارێزگارە کوردەکە بۆ کەرکووک ئەم هەنگاوانە چۆن دەتوانن کاریگەری دروست بکەن؟ دیارە ئێمە لە خۆمانەوە بە هیچ کارێک هەڵناسین و ناشتوانین بچینە ناو پرۆسەیەکەوە کە ئەسڵەن ڕەنگە لە دەسەڵاتی ئێمەیان نەبێ بەڵام ئێمە هەروەکو باسمان کرد کە سیاسەت و تەشکیلەی تازە و سیاسەتی تازە و پلان و بەرنامەی تازە یەکێتی ئەوەیە کە ئێمە ینی ئەم جارە لەو سیاستەی کە لە ڕابردوو کردومان تا ڕادێک چەقی بوو هیچ گۆڕانکاریەکی تیا ناکرا ئەم جارە ئێمە هەوڵماندا گۆڕانکاری لەو حاڵەتەیە بکەین و ئەمەش دیارە هەموو بە بەرنامە و لەلایەن هاوسەرۆک و مەکتەبی سیاسیەوە دابەزیوەتە خوارەوە ئێمە ئەگەر لەگەڵ محافظی کەرکووک و لەگەڵ موئەسەساتی کەرکووک و لەگەڵ پۆلیس و پۆلیسی نەوت و دارەی کشت و کاڵ و دارەی شارەوانی و دارەی تەندروستی کەرکووک و کۆی دائیرەکانی کەرکووک ئەگە مامەڵە نەکەین ئێمە چۆن ئەتوانین بەو شێوەیە خزمەتی میلەتەکەمان بکەین بۆ یەکە ئێمە بڕیارمان وایە لەگەڵ پارێزگارش مامەڵە ئەەکەین و لەگەڵ کۆی فەرمانگەکانی کەرکووک مامەڵە ئەەکەین و ئەگەر ئێمە توانیمان مامەڵە بکەین ئێمە توانیمان بە عەمەلی تێکەڵ بۆ واقع بین و توانیمان پەیوەندیەکانمان ڕێکخێنەوە ئەو کاتە نە لە محافظ و نە لەگە هیچ دائیرەیەکی هیچ فەرمانگەیەکی کەرکووک قبول ناکەین چ لە کەرکووک چ لە بەغداوە تەنها یەک بەڕێوەبەرێکی کورد بگۆڕن بەڵام ئەگە ئێمە دوور بین و ئێمە بە تاکید ناتوانین ئەوە بکەین ئێمە وەکو باسمان کرد سیاسەتی ڕابردوو یەشێتی ڕەنگە بۆ ئەو قۆناغە بۆ ئەو سەردەما وا خواست بێتی کەوا بێ بەڵام بۆ ئەم قۆناغە وا ئەخوازێ ئەم قۆناغە گۆڕانێک ینی بە شێوەیەکی تر زۆرە گۆڕانکاریەکی پێوە دیارە ئەم گۆڕانکاریە ئەوەیە کە سیاسەتی پێکەوە کارکردنە ئێمە لەگەڵ جەبهەی تورکمانی و لەگەڵ ئەحزابی تورکمانیشە پەیوەندیەکانمان باشە لەگەڵ عەرەبا وا باشەکەین لەگەڵ کۆی حیزبە کوردستانیەکان باشە بۆ یەکە یەشێتی بەدایکی پەیوەندی ئیجابیەکان ناسراوە لە کەرکووکە کەواتە ئێمە لەم حاڵەتەیە ئەگەر ئێمە پەیوەندیمان باش بێ ئەو کاتە ناهێڵین هیچ بەڕێوەبەرێکی کورد لا بدرێ هیچ فەرمانبەرێکی کورد لا بدرێ نایلین هیچ کەسێکی کورد بە نەحەق و بەناڕەوا بند بکرێ یان مەسەلەن کێشەی بۆ دروست بکرێ دیارە ئەمە ڕەنگە داتەوە لەسەر بەغداش بە هەمان شێوە لە بەغداشەوە ناهێڵین ئەوە بۆ ئاڕاستەی جاران بڕوە جا ئەمە پێمان دەڵێ بەڵێ ئێستا تۆ پارێزگارێکت هەیە ئەم پارێزگارە حەق بێ یان ناحەق بێ شەرعی بێ یان ناشەرعی بێ ئێستا پارێزگارە ئیمزاکەی ئەیخوا لەژێر دەسەڵاتی ئەوە پرۆژەکان سەرفەکرێ لەژێر دەستی ئەوە خزمەتگوزاری پێشکەشەکرێ بە ئیمزای ئەو خەڵک لا ئەدرێ بە ئیمزای ئەو خەڵکدا ئەندرێ بۆ یەکە ئێمە ناتوانین لە شارێکە ئەمە چیە وەکو یەشێتی
ڕەنگە ئەم پارێزگارەمان خۆشنەوە ئیتر مامەڵی لەگەڵ نەکەین ئەی میلەتەکەمان ئەی فەقیر و هەژاری ئەم میلەتە ئەی باشە گەنجی ئەم وڵاتە پێویستی بە تەعیناتە پێویستی بە دامەزراندنە و ئەم خەڵکەی کە ئەیە پێویستی لە گەڕەک و لە شوێنەکان پێویستی بە خزمەتگوزاریە پێویستی بە کارەبایە پێویستی بە ئاوە باش ئەگەر من لەگەڵ ئەم محافەزە هیچ لەگەڵ ئەم پارێزگارە هیچ پەیوەندیەکەم نەبێ چۆن ئەتوانم بۆ گەڕەکە کوردیەکان بۆ قەزا و ناحیەکان پێداویستی ژیانیان بۆ دابینکەن بۆیە کە ئێمە ئەو بڕیارەمان داوە لەگەڵ هەموو لایەکە تەعاملەکەین لەگە هەموو لایەکە هەڵسوکەوتەکەین هەتا ئەو کاتێک کە حکوومەتی تازەش کە پێک دێ پێم وایە کۆمەڵی گۆڕانکاریە بێ هەم لە کەرکووک و هەم لە بەغداش ڕەنگە ئەو کاتە بە ئاڕاستەیەکی تر بچینە پێشەوە من لێرەوە پێم خۆشە بە فرسەتی ئەزانم بە هەموو خەڵکی کوردستان و بە کەرکوچیەکان بڵێم لەسەری یەک بەسیترین مەسائلی قەومی کە لەم شارە بیانێ غەدر لە کورد بکرێ 50,000 کورد دەبینە سەر جادا و ئێمە ناشین خۆمان لە ژوورێکە دابنشین و بڵێن ئەرێ چەند کەساتۆ دەبانجادە و چیان کرد و چون بۆ چۆ ئەکەوینە پێش خەڵکەکەوە پەرلەمانتارەکانەکەینە پێش خەڵکەوە ستافی مەڵبەندەکەوینە پێش خەڵکەوە ئەڵێن خەڵکی نە بە دوامان وەرن ئەو فیشەکەیکەوە بۆ خەڵکی کەرکووک دێ بۆ کوردی کەرکووک دێ با یەکەم جار لە سینگی ئێمە بدا لە سینگی بەرپرسەکانمان بدا ئەو کاتە بچێت لە سینگی فەقیر و هەژار بدا و هەموو لایەکەش دڵنیا ئەەکەین ئێستا کە بتوانین بە یەک تەوجیهات 50,000 کورد دێنە بانجادە و لێلە کەرکووک ژیان ڕاگرین لەبەرەوە پێمان خۆش نییە کە هیچ حیزب و لایەن و پێکاتەیەک و هیچ دەسەڵاتێک وا بیر بکاتەوە بڵێ لەم شارە کورد تەهمیشەکەم هیچ هێز و لایەن و قووەتێک نییە لەم شارەیە کورد تەهمیش بکە و بچووکترین مساومەر لەسەر خاک کەلتوری کوردی زمانی کوردی و هەروەها مێژووی کوردی و هیچ مساومەیەک لەسەر میلەتەکەشمان ناکرێ نەک مساومە ناکەین بگرە بەسیترین قبول ناکەین و ئەو کاتەش ئەبینن چۆن لەگەڵ ئەو میلەتەیە ئەچینە بانجادە و وا بێژیان لە بەغدا و لە کەرکووکش ڕاگرین هەموو عێراق بینە سەرخەت هەتاکو داواکاریەکانی خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان و ناوچە چێشە لەسەرەکان چارەسەرەکرێ بۆ یەکە هیوادارین هیچ لایەک بیر لەوە نەکاتەوە کە بێوێ بەعکسی ئیتجا مامەڵە بکە یان بێ بە ئاڕاستەیە کار بکە کورد لەم شارە تەهمیشکە ئێمە ڕۆژانە لە ناو میلەتەکەی خۆمانین و لە ناو مەڵبەندەکەشە چاوەڕێ ئەوە ناکەین خەڵک بێ بەلامان هەر ڕۆژێک بۆ شوێنە دەرەچین ئێمە ئەچین بەلای خەڵک ئێمە ئەچین بەلای میلەتەکەمان ئێمە بەم میلەتەوەشتین بەم میلەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت دەسەڵاتی خۆی وجودی خۆی خزمەتی خۆی خزمەتگوزاری پێشکەش ئەم میلەتە بکە بۆ یەکە ئێمە میلەتەکەمان لەسەر سەرمانە و لەسەر بەسیترین و بچووکترین مافی میلەتەکەمان نەک مساومە ناکەین ژیان ڕاگرین باشە کاک محەممەدەوەی کە ینی بەشێکی زۆری لە قسەکانت زۆر گرنگی بە پەیوەندی نێوان ینی ئەوە دەدەی پێکاتەکان لە کەرکووک دیارە ئەمە ینی تەنها تەوجیهی ڕەنگە محەممەد عوسمان نەبێ وەکو لێ پرسایی مەڵبەند ئەمە تەوجیهی یەکێتی و بربنەمای کاری یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەم لەبەر ڕۆشنایی ڕێبازی سەرۆک مام جەلال کامیشە و توێتی کەرکووک پێویستە بە دروستی مامەڵی لەگەڵا بکرێەوە هەموو پێکاتەکان بە چاوێکی یەکسان سیر بکرێن ئێستا ئەگەر باز لە پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی پێکاتەکان لە نێو کەرکووکا بکەین لە شێوازی مامەڵەکردن لە پەیوەندیەکانیان لەگەڵ معاناتیانە لە شارەکەیە ئێستا لە چه ئاستێکدایە کەرکووچیەکان دەتوانین بڵین پێکاتە جیاوازەکان لە کەرکووک بە ڕێژەیەکی زۆر یعنی تێگەیشتون لەوەی کە دەتوانن ئەم پەیوەندیانە کاریگەری باشی لەسەر ژیانیان هەبێ لەسەر ینی خزمەتگوزارەکانیان هەبێ لەسەر ئایندەی شارەکەیان هەبێ دەتوانی پێناسەیەکی نوێ بۆ پێکاتی بۆ پەیوەندی نێوان پێکاتەکان لە کەرکووک لە ئێستاە بکرێ بە تایبەتی دوای ئەوەی کە یەکێتی کۆنگری خۆی کرد و بە شێوازێکی جیاوازتر لە ڕابردوو ژمارەی زۆر لە ئەندامی کۆنگرە کەرکووکیەکان بوون لە سەرکردایەتی ژمارەی باش لە کەرکووکیەکان بوونیان هەیە و ئێستاش هەنگاوی نوێ و تەوجیهی نوێ بە ئاڕاستەی کەرکووکە هەیە لە ڕاستیە ئێمە ئەم جۆرە سیاسەتەی کە ئێستا پیادەیەکەین ئەمە سەرچاوی ئەم سیاسەتە ئەگەڕێتەوە بۆ عەقڵ و ئایدیا و ڕێبازی حەزرەتی مام جەلال و ئەمە لێوە دەستی پێ کردووە و ئێستاش بەردەوامە و دوای کۆنگرەی چوارش کە دیسان ئەم ڕێبازە ئەم بیرۆکەیە ئەم ئایدیایە کە تازە کرایەوە و هەمان هەڤاڵانی هاوسەرۆک هەم جەنابی کاک شێخ لاهور و هەم کاک بافڵ ئەمە تەوجیهاتی ئەوانە ئێمە ناتوانین بەتەنیا لە کەرکووک بچین بتوانین گیراوەکان
تەسلیمی حکوومەتی ئیتحادی بکەین ئەگەر تەوجیهاتەکان و ئامۆژگاریەکانی ئەوان نەبێ و ئامۆژگاریەکانی دەستەی کاژێر و مەکتەبی سیاسی نەبێ دیسان ئێمە ناتوانین ئەو کارە بکەین بۆ یەکە ئەمە بەڵێ بە تەوجیهات کراوە و بە تەوجیهاتش ئەکرێ و دەوری ئێمەش لەم وەکو مەڵبەندی ڕێخستنی کەرکووک دەوری ئێمە چی بۆ لەمە ئێمە تەنها توانیمانە نێوەنگیریەک بکەین لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ئیتیحادیە و بۆ ئەو مەبەستەش ئێمە باسمان کرد یعنی تەنها ئەوەیە کە ئێمە یعنی دەوری ئێمە هەر ئەوە بووە و جگە لەوە پێم خۆشە شتێکی تر باز بکەم کە عەفو طبعا لە دنیاە لە هەموو جیهانە بڕۆ ئەو وڵاتانەی کە فرەنەتەوەیە فرە ئاینە فرە ڕەگەزە فرە پێکاتەیە چۆن توانیوانە سیستەمی وڵات سیستەمی پێکەوە ژیان سیستەمی پێکەوە کارکردن بگونجێنن کە پێم وایە ئەمە باشترین سەرکەوتن بووە لە کۆی ئەو ژیانەی کەوا لە ڕابردووە یان بڵێن کە دروست یەکەن بۆ ئایندا ئێمەش لە ناو کەرکووکە سەردەمێکی زۆر هەر کوشت و بڕ بوو لەم بینا بۆ ئەو بینا ئەو تیرۆریستان ئەوە بکوژە ئەوە ڕاونە ئەوە هات کوشتمانی تەقینەوەی کرد تەقینەوە کرا لە شۆڕجا لە ئیمام قاسم لە ڕەحیماوە لە ڕێگای بەغدا لە تازە لە هەموو شوێنەکان ینی وای لێ هات کەرکووک بوو بە گۆمی خوێن هیچ لا یەکمان سوودێکمان لەوە نەبینی بەڵام ئێمە ئەم مبادرەیەمان بۆ ئەوە کردووە بۆی جارێکە ژیان ئاسایی بێتەوە بزانین ئێمە هەنگاوێکمان ناوە و ئەم هەنگاوە تا ئێستاکە جیهانی عەربی ئیعلامی عەربی قادەی عەربی شخصیاتی عەربی ڕوئەسای عەرب هەموو زۆر بە جوانی تەبەنیان کردووە و ئەگەر ئەمە لە ئایندەشە ئەم تەبەنیکردنەی ئەمان ئەگەر ڕنگ بداتەوە لە ئیش و کارەکانیان بێشک ئەمە ئەبێتە دەستپێکێکی باش بۆ ژیانێکی هاوبەش لەم شارەیە و ئەگەر لە کاتێکە بڵین بۆی ئێمە ویسمانوانە ڕۆی ئەو کاتە جارێکە لەگەڵیان دانشینەوە بە بیریان دێنینەوە چونکە ئێمە قەزێمانەیە ڕەنگە عەرب لەم شارە قەزەی نەبێ ڕەنگە تورکمان لەم شارە قەزەی نەبێ بەڵام ئێمە قەزەی خاکمانەیە لە پێناو بەدەستێنانەوەی خاک ئەبێ ئێمە هەموو پەیوەندیەکانمان بە شێوەیەکی سیستەماتیک ڕێکخینەوە چونکە ئەگە ئێمە خاکەکە لە دەست دەین ئیمانمان لە دەسە دەین مێژومان لە دەسە دەین کەلتورمان لە دەسە دەین زمانی کوردی لە دەسە دەین بۆ یەکە ئێمە لە پێناو دەستەبەرکردنی ئەم خاکەیە لە پێناو زامنکردنی ئەم خاکەیە ئێمە ئامادەین نەک ئەم مبادرێت چەندین مبادرەی ترش بکەین لە پێناو ئینسانیەتە لە پێناو گەڕانەوەی ژیان بۆ هەموو لایەکمان لە پێناو پێکەوە ژیانە لە پێناو ئەوەی ئەم خاکە و ئەم میلەتە هەتاکەی هەر بە ئاگر و بە ئاسن مامەڵەی لەگەڵا بکرێ بۆ یەکە بزانین هەر سەرەداوێک لە هەر شوێنێکەوە هەیە لە پێناو هەر مبادرێ بێ ئێمە ئامادەین ئەوەش بکەین ئێمە پێش ئەمەش لە ماوەی ڕابردوو کە کۆمەڵێک بڵێن خواردەمەنی و سەلەی غەزایی کەوتە بەردەسمان چۆن بۆ گەڕەکە کوردەکان ئەوەمان کرد و بۆ گەڕەکە عەربی و تورکمانەکان شەماشتمان کردووە و من پێم خۆشە لێرەشەوە ئەوە ڕابگەێنم کە ئێمە جەنابی هاوسەرۆک لە ڕابردووە شتێکی وای لەگەڵ باس کردین کە بۆ ئایندەش خواردنێکی زۆر بنێرێ بۆ کەرکووک ئێمە لێرەوە ئەم مبادرێش ئەەکەین ئەوەندەی ئەو سەلە غەزایانە ئەدەین بە فەقیر و هەژاری گەڕەکە کوردەکان ئەوەندەش ئەبین بۆ گەڕەکی تورکمانی و بۆ گەڕەکی عەربی و بۆ گەڕەکی مەسیحی و بۆ گەڕەکە تێکەڵاوەکانش چونکە ئێمە مادەم خاوەن ئەم خاکە بین مادەم خاوەن ئەم نیشتیمانە بین بە نیشتیمانی خۆمانی بزانین بە پارچەیەک لە ڕوح و جگەر و دڵمانی بزانین دەبێ ئەو میلەتەی کە لێرە ئەژێ هەمووی بە یەک چاو تەمەشا بکەین و ئەبێ شعورێکی وا دروست بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان مڵکی هەموو لایەکە نەک تەنها مڵکی میلەتێک بێ یا مڵکی پێکاتەیەک بێ و ئەوەش وەکو باسم کرد ئەگە بێی تەمەشای شەیدەکانی عەرب و تورکمانش بکەی کە لە ناو یەکێتی شەید بوونا ئەوان ژمارەیەکی کەم نین و بۆ ئەو مەبەستا ئێمە بەڵەیە بەم ڕوحێتە مامەڵاکەین و بەردەوام شەبین لەسەری و ئەگەر زاری کەش بمان کوژن لەسەر ئەم ڕوحێتە ئەگەر زندوو بینەوە هەر درێژە بەم سیاسەتەی حەزرەتی مام جەلالە دەین. باشە کاک محەممەد ئەگەر هەنگاوەکان لە کەرکووک بەم جۆرە بن بیرکردنەوەکانی یەکێتی و استراتیژ و ئامانجی یەکێتی لە کەرکووک لە ناوخۆی کەرکووکدا بەم جۆرە بێ دەمەوێت بپرسم پلانەکان بۆ بەغدا چین یعنی چۆن مامەڵە لەگەڵ بەغدا دەکەن بۆ ئاسایکردنەوەی دۆخی ناوچە دابڕنراوەکان بەگشتی و ئەو ڕووداوانی کە لەو ناوچانە لە جێی تموح و داوای پێکاتونەتەوە جیاوازەکان نین بۆ ئەمە پلان و بەرنامە و استراتیژ چییە؟ لە ماوەی ڕابردوودا فراکسیۆنی یەکێتی لەگەڵ سەرۆک کۆمار وەزیری ناوخۆ وەزیری بەرگری عێراق لەسەر هەمان دۆسێ کۆبوونەوەیان هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوودا دەمەوێت باز لەو هەنگاوانە بکەی کە لە بەغداش جێبەجێ دەکرێن
بۆ خزمەتی کەرکووکیەکان. بەڵێ ئێمە لە ڕاستیە ئەگە بمانەوێ کۆی پەیوەندیەکانمان یان بەرنامە و پلانمان لەگەڵ حکوومەتی ئیتحادی و ڕنگ بداتەوە بۆ بەغدا ئەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین. جارێ ئێمە بچین ناوچەی کێشە لەسەرەکان مەڵبەندی خانەقینمان هەیە، مەڵبەندی دووزمان هەیە، مەڵبەندی کەرکووکمان هەیە، مەڵبەندی مەخمورمان هەیە، مەڵبەندی شنگالمان هەیە، مەڵبەندی مووسڵمان هەیە، تقریبان 6 مەڵبەند ئەکەوێتە سنووری ناوچە کێشە لەسەرەکان. ئێمە جارێت دەبێت لەم ناوچانە مەڵبەندەکانی یەکێتی و لەگەڵ حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان ببین بە گوتارەکانمان یەکخەین، پلانەکانمان یەکخەین و بە دوای داتا و زانیاریە بگەڕین هەتاکو بتوانین چ پلانی ئامادە بکەین و دوای ئەم پلانە هەم لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئەعلامیەوە، لە ڕووی جەماوەریەوە، حتا لە ڕووی اقتصادیەوە ئەبێ پلان و بەرنامەمان هەبێ کە ئێمە توانیمان کۆی ئەم مەڵبەندانە و لەگەڵ پێکاتەکانی تر و لەگەڵ حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان بەم ئاڕاستەیە کارمان کرد ئەتوانین ئەم پلانە بگاتە بەغداش، چونکە ئەوەندێکی ئێمە ئاگدار بین کە ڕۆژانە پەیوەندی لەگەڵمانەیە بە تایبەتی جەنابی هاوسەرۆک زۆر بە پەرۆشەوەیە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانی ئەم ناوچەیە و گەڕانەوەی دەسەڵات بۆ پێکاتەکان و مشارەکە یان بەشداری پێکردنی ڕاستەقینەی گەلەکەمان بە هەموو حیزب و ڕێکخراوەکان لەم ناوچەیە لەگەڵ بەغدایە و ئەوەی کە ئێمە ئاگدار بین تەنانەت لە پێکەنانی حکوومەتش بەردەوام جەنابی هاوسەرۆک و دەستەی کاتژێر و مەکتەبی سیاسی لەگەڵ ئێمە کە ئەوەندەی کە پێویستی کردبێ لەسەر خەت بوونا و بۆ هەموو ئەو کێشە و گرفتانەی کە هاتوۆتە پێشەوە بۆ ناوچەی کێشە لەسەرەکان نەک هەر درێغیان نەکردووە بەڵکو بەشێکی زۆری توانای مادی و معنەوی و سیاسی خۆیان بۆ ئەم ناوچەیە تەرخان کردووە و ئێمەش دەبێ بەم هەنگاو بە هەنگاو بەدوایە هەنگاو بنین چونکە ئێستا بە تایبەتی کە ئێمە ئەم زانیارێت بە تایبەت لەلایەن جەنابی هاوسەرۆک پێمان گەیشت کە ئەوان لژنەیەکدا تەشکیل ئەکرێت لە بەغدا پێکهێنرێت لە بەغدا بۆ ڕێخستنەوەی تەوازنی نێوان پێکاتەکان و سوڵتە و دەسەڵات لەناو حکوومەتی ئیتحادی هەم لە وزارەتەکان هەم لە هەیئە خاسەکان و هەم لە سلکی دیبلۆماسی و هەم لە بڵێن کۆی جیهازی ئەمنی کە هەموو بارەگاکانێن لە بەغدایە بۆ ئەوەی کورد جارێکی تر بەشداریەکی ڕاستەقینە لە بڵێن ئەم حکوومەتەیە بکات چونکە لە دوای 16 ئۆکتۆبەر بە تەواتی باڵانسی هێز لە ناوچەکەیە تێکچووە بۆ ئەو مەبەستە ئێمە هەم بۆ وەزیر هەم بۆ وەکیل وەزیر هەم بۆ بەڕێوەبەری گشتی هەم بۆ خەبیر هەم بۆ ڕاوێژکار هەم بۆ جیهازی ئەمنی و هەم بۆ بەحسەی دیبلۆماسی و بۆ زۆر شتی ترش ئێمە لە گفتوگۆداین و تەسەورەکەم لە ماوەیەکی کەمدا بتوانین ئەم هەنگاوەش تێپەڕێنین چونکە پێمان وایە ئێمە بە بەشداریەکی ڕاستەقینە لە حکوومەتە ئەتوانی خزمەتی ملەتەکەی خۆمان بکەین ئەگەر بێ ئێستا ئێمە لە ناو وزارەی تەربیەی عراقیە ئەگەر بێ وەکیل وەزیر یان بەڕێوەبەرێکی گشتیمان هەبوایە ڕەنگە ئەو غەدرەی کە لە ڕابردوو لەسەر دامەزراندنی گەنجی کورد کراوە لە کەرکووک یان لە ناوچە کێشە لەسەرەکان ڕەنگە بەو شێوەیە نەبوایە یان لە وزارەی ناوخۆی عراقی ئەگەر وەکیل وەزیرێکمان هەبوایە ڕەنگە نەیانتوانێت بە ئارەزی خۆیان دەستکاری هەموو پۆلیس و بەڕێوەبەرە پۆلیسەکان بکەن ئەمە ڕاستە بۆ وزارەی تەندروستی ڕاستە بۆ وزارەی بەرگری ڕاستە بۆ وزارەی نەوت بۆ هەموو شوێنەکان بۆ یەکە ئێمە دەبێ جارە پێش هەموو شتێک خۆمان ئامادەکەین خۆمان ڕێکخینەوە و دوای ئەوە بچین بە دەستی پڕەوە بە پلانی تێر و تەسەلەوە بچین لەگە بەغدا و لەگەل لژنەی تەوازن لە بەغدا دابرشین کۆی ئەم کێشانە چارەسەر بکەین. زۆر باشە کاک محەممەد کەواتە هەنگاوەکان چ لە ناوخۆی کەرکووک چ لە بەغدا جدین بە ڕاستەی چارەسەرکردنی گرفتەکان. کاک محەممەد هێشتا لە ناو کەرکووکدا پەیوەندی پێکهاتەی کورد مەبەستم لە هێز و لایەنە سیاسیە کوردیەکانە بەو جۆرە نییە کە یەکێتی ئێوێ و خەڵکی کەرکووکی شێوێ بۆ ئەمە چ زیانێکی بە کورد گەیاندووە ئەم جۆرە لە مامەڵە لە پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیە کوردیەکان لە کەرکووک بە تایبەتی لایەنێک تاوەکو ئێستا هەر ئیمانی بەوە نییە بێتەوە بۆ کەرکووک ئەمە لەلایەک لەلایەکی تر بۆ هەموو ئەو دەستکەوتانی کەوتت ئەم کۆدەنگی و یەکدەنگی و یەکڕیزیە بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان چ پێویستیەکە؟ لە ڕاستیە ئێمە دەبێت بپرسین بۆچی پێمان بۆ بەم ناوچەیە لە خانەقینەوە بە کەرکووک تێپەڕێت تا ئەگاتەوە
ڕوبێعە بۆچی پێ ئەڵێن ناوچەی کێشە لەسەر دیارە ئەمە خۆی ئەسڵی مۆزوعەکە ئەمەیە کە تا ئێستا نەتوانراوە ئەم ناوچەی یەکلایی بکرێتەوە کێشەکانی چارەسەر بکرێ و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پەیوەندیەکانمان پەیوەندیەکی تەندروست نەبووە دەنا ئەم ناوچە کێشە لەسەرانە بای هەمومانەکە و هەمومان ئەتوانین تیا دەسەڵاتدار بین و هەمووشمان ئەتوانین تیا هاوبەش بین پێکەوە کار بکەین و بۆ ئەم پێکەوە کارکردە ئەبێ لەوە دەست پێ بکەین کە چۆن پەیوەندیەکانمان ئەو پەیوەندی ئاڵۆزانەی کەەوە هەیە چاشی بکەینەوە و ئێستاکە یعنی ئەم پەیوەندی ئاڵۆزیە تاکو ئێستاکە ڕەنگە لە هەندێک جمگا بەرەو هەنگاومان نای بەرەو چارەسەر بەڵام لە زۆر شوێنی ئەمە وەکو خۆی ماوە نمونەیەکت بۆ باز بکەم ئەگەر بێ ئێستاکە بەیانی ئێمە کۆبنەیەکمان هەبێت لەگەڵ ئەحزابی عەرەبیە یان لەگەڵ محافظە یان لەگەڵ هەر ئۆرگانێ و حزبێکی غەیرە کوردیە یەکسەر تۆمەتبارەکرین ئەڵێن وەڵا ئەوە چون خۆیان فرۆش بە عەرەب و خۆیان فرۆش بە جەبهەی تورکمانی و ئەوە سەفقەیەکیان کرد و ئەوە لەسەر پلە و پۆست کەرکوچیان فرۆشت و ئەکەون ئەم قسەکردانە باشە کاکە ئەگە من مێ پەیوەندیەکان چاکەوە بکەم ئەی ئەگە لەگە عەرەبدا نەنشمو لەگە تورکماندا نەنشمو هەر لە دووری دوورەوە قسە بکەین کاکە ئەی ئەمە چۆن ئەتوانین ژیان بۆ خەڵکی ڕەشەڕوتی ئەم شارە دابین بکەین بۆ یەکە ئێمە دەبێت لەو شتانە نەترسین و چاوەڕێ هیچ کەسێکش ناکەین لە دوورە لە نزیکە لە چۆ بۆ خۆی قساکە هەر با بەخۆی قسەکە زگی دێشێ بۆ ئەوەی کە ئەزانێت کە کەرکووک بەم شێوەیە لە دەستەندێ خەڵک چۆ لە دەست ئێمە ناچێ و یەکە ئێمە لەسەر مناڵێکی کورد ئامادەین هەمومان بڕژێنە سەر جادا و پەیوەندیەکانش چاکەکەینەوە چاوەڕێ کەسش ناکەین و ئەو حیزب ڕێکخراوانەی کە لە کەرکووک و کوردستان هەن ئەوەی کە دێت و دەفەرمێ بفەرمون هەمومان پێکەوە هەوکار لەسەرەوە بکەین چارەسەری کێشەکانمان بکەین و ئەوانەشی کە نایە ئەوە خۆی ئەیزانێ خۆی بەرپرسە لێی بۆ یەکە ناکرێت ئێمە هیچ کە یەکێتی بە دوای هیچ حیزب ڕێکخراوێکەوە بڕە لێستا بە دوا و لە دوای کۆنگرەشەوە یەکێتی دوای هیچ حیزبێک نەکەوتووە ئامادەین هاوپەیمانی و دۆستایەتی لەگە هەموو حیزبێکا بکەین ئامادەین دەستی یارمەتی بۆ هەموو لایەک درێژکەین بەڵام نابینە پاشکۆی هیچ حیزبێک و ئەمەش باشترین دلیلمان ئەوەیە کە ئێمە ئەو نێوەنگیریەمان کرد لە کەرکووک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان بڵێن پێکهاتەکانی کەرکووک پرسمان بە هیچ کەسێکی دەرەوە یەکێتی نەکرد جگە تەوجیهاتی جەنابی هاوسەرۆک و دەستەی کارجێڕ و مەکتەبی سیاسی و هەواڵەکانی خۆمان لە حکوومەت و لە وزاری پێشمەرگا ئاماژە بۆ بیرروڕا لەگەڵ ئەوانە گۆڕدراوەتەوە چێ دەدە پێشەوە فەرم و بابێ و چێژ نایە کەیفی خۆیەتی و ئێمە نا تیرۆریست بەرەدەین و نا بە 200 و 300 خەڵک بەرڵای منطقەی قەرەچوخ و ئەو شوێنانە ئەەکەین و نەبە نیوە شەو شاپەیوەندیەکانمان ڕێگە خەینەوە بە ڕۆژی ڕووناک ئەڵێن حی عەلە سەلا ئێمە ئەوەندە سزنەمان لایە تەسلیمی حکوومەتی ئیتحادیەکەینەوە بە ئاشکراش ئەچین لەگە محافزە دانشین بە ئاشکراش ئەچین عەرەب هاتوونە بۆ لامان و ئێمەش ئەچین بە لای عەرەب و تەنانەت دوێنێ داوای بەیانی مشتەرەکشیانکە کە بێکەوە بەیان دەرکەین و ئەوەندە دڵخۆش بوون بەم دەستپێشکەری یەکێتی لەبەرەوە ئێمە پەیوەندیەکانمان وازەحە بۆ ئەوەی ئەمن و ئاسایشی میلەتەکەمان بپارێزین بۆ ئەوەی بتوانین گەنجی ئەم وڵاتە دامەزرێنین ژیان بۆ خەڵک دروست بکەین بەرژەوەندی بۆ خەڵک دروست بکەین بۆ ئەوەی بتوانین پرۆژێ خزمەتگوزاری بێنینە ناوچەکانمان بۆ قەزا و ناحیەکانمان بۆ گەڕەکە کوردیەکانمان بەڵێ ئێمە دەستی هاوکاری بۆ هەموو لایەک درێژەکەین و ئامادەین لەگە هەموو کەسێکشە دانشین هەر بۆ ئاگاداریتان چەند ساڵە ناوچە ئەم گەڕەکانی کە پێ ئەوترێ مناطق العشوائیە یعنی واتە ئەو گەڕەکانی کە تاپۆی نییە تا ئێستاکە یعنی ئەتوانی بڵێن گەڕەکێکی زۆر چەند ساڵە خەدەماتی بۆ نەهاتووە کارەبای خراپە جادەوبانی خراپە ئاوی خراپە باشە کاکە ئەمە هەتاکەی ئەمە ئەوها بڕوا بەم شێوەیە بڕوا گەڕەکە کوردیەکان ئەبێ بەلادەیەک لەبەرەوە ئێمە لە پێناو ئەوەی بۆ بەدەستێنانەوەی ئەم پرۆژانە و خزمەتکردنی خەڵک بەڵێ ئامادەین لەسەر ئەساسی تەوافق و تەعاون و تەکاتۆف واتە هاوکاری و پێکەوە کارکردن و پێکەوە ژیان و پێکەوە گونجاندن بەڵێ ئامادەین میلەتەکەمان بەرینە ئاسمان لەسەر لە ئاسێکی بەرز لەگەڵ پێکاتەکانی ترا پێکەوە گرد و کۆبینەوە و باس لە پرۆژە و لە خەدەمات و لە ژیانی ئایندە بکەین و ئامادەین ئەو پرۆسەی کە پێ ئەوترێ پرۆسی دیموکراتی کاری لەسەر بکەین بەڵام لەسەر هەر هەمووشیانەوە سیاسەتی چەپکە گوڵەکەی حەزرەتی ئیمام جەلال دەبێ بەرز ڕابگرین چونکە ئەو بوو یەکێتی نیشتیمانی کوردستان و میلەتەکەی بەم ڕۆژە گەیاند و ئەمەش ئەبێتە دەستپێک و سەرەتاکارمان و کۆتاییشی نایە لە پێناو خزمەتکردنی زیاتری میلەتەکەمان. زۆر باشە کاک محەممەد
دو پرسیارم لەسەر هەر بابەتی خزمەتگوزاری و بابەتی ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا داوای خەڵک بووە. یعنی وەکو گەڕەکانی کە باست کرد زۆرێک لە گەڕەکان مشکیلیان هەیە. هەندێک لەو ناوچانە لە ئێستادا کاک محەممەد یعنی لە زۆرێک لەو ناوچەدا بڕێنراوەنە لەو ناوچە کێشە لەسەرانە گرفتی ئەمنی و بۆشایی ئەمنی بوونیان هەیە کە هۆکارەکەی زۆر جات گەڕێنراوەوە بۆ نەبوونی پەیوەندی دروست لە نێوان هێزە ئەمنیە کوردەکان و هێزە ئەمنیە فیدراڵەکان لە ناوچە کوردی نشینەکان گلەیی خەدەمات و پرۆژەی خزمەتگوزاری هەبووە. من دەمەوێت ئەو قسەی کە باست کرد کە ئەم هەنگاوانە کاریگەریان دەبێت لەسەر ینی باشترکردنی پرۆژە خزمەتگوزارەکان و دەنگی کورد دلێرتر دەکات بۆ داواکردنی پرۆژەکان لە کەرکووکدا. هیچ مبادرێکی لەو جۆرە لە نێوان ئێوە و ئیداری کەرکووکدا هەیە؟ ئەگەر هەیە چۆنە و چییە لەکوێ دەبێ؟ ئەگەر نییە پلان چییە بۆی کە بە خێرایی ئەمانە بوونی هەبێ و خەڵکی کەرکووک بەگشتی و ئەو پێکاتانە و ئەو ناوچانی کە گرفتی خزمەتگوزاریان هەیە بە زووی چارەسەری گرفتەکانیان بکرێ. هەنگاوی یەکێتی بۆ ئەمە چیتر ئەبێ؟ بەڵێ ئێمە طبعاً کەلەوەتی دەست بەکار بووینە دوو مانگ و چەند ڕۆژێکە لە مەڵبەندی ڕێخستنی کەرکووک تا ئەم دقەیە دوو جار پارێزگاری کەرکووک سەردانی کردوین و پێشی گوتوین ئێمە ئامادەی هەموو هاوکاری و هەموو پێکەوە کارکردنێکین و پێمانی گوتووە ئێمە پارێزگاری کەرکووشین واتە پارێزگاری هەموو پێکاتەکانین و ئەوەی ئەیکەین بۆ منطقەی حەویجا ئەوەی ئەیکەین بۆ گەڕەکە عەرەبیەکان هەمان شت بۆ مەناتقی کوردی و بۆ قەزا و ناحیەکانی بڵین کەرکووک ئەکرێ. هەر یەک لە نمونونەکان لە چەند پرۆژەیەکە 2 ملیار و نیو بۆ منطقەی شوان تەخسیس کراوە جگە لەوەی کە ڕێگایەکی جادەیەکی دوور و درێژی لە نێوان کە شوان و ناحەی شوان و قەزای چەمچەماڵ بێکەوە ئەبەستێتەوە کە ئەوە نۆژەن ئەکرێتەوە کە لە دەرەوەی ئەو پارەی بۆ یەکە ئێمە بۆ کۆی ناوچەکان بۆ قەرەهەنجیر بۆ لەیلان بۆ ئەتوانین بڵێن دبس و سەرگەڕان بۆ داقۆق بۆ هەموو ئەو شوێنانە جگە ناو شارش کۆمەڵی پرۆژەی باش کراوە. بەڵام ئەگەر لێم بپرسی ئەڵێم نەخێر ئەمە لە ئاستی تموح و پێداویستەکانی خەڵکەکەیانە، بەڵام ئەو هەموو وعدێکی پێمان داوە کە محافزی شار بێ و ئێمەش پێمان گوتووە میلەتەکەمان هیچ غەدرێک هیچ نایەکسانی قبول ناکە و ئەگەر هەر نایەکسانیەکەش لە پرۆژەکان و لە خزمەتگوزاری بۆ خەڵکەکە هەبێ ئەوە ئەو کاتە دوایی لیکول حادیسن حەدیث میلەتەکەمان ئەچێتە سەر جادە و ئەو کاتە دوایی کۆنتڕۆڵی لەدەست ئێمە دەرەچێ. بۆ یەکە هەموو وعدێکمان لەم بارەیەوە ئەوەی پەیوەندی بە خەدەماتە، پەیوەندی بە ژیانی خەڵکە، پەیوەندی بە ئەمن و ئیستقرارە، پەیوەندی بە برایەتی و پێکەوە ژیانە، پەیوەندی هەموو ئەم پەیوەندیانە وامان لێەکە کە بڵین بڵێ ئێمە لەسەر ئەم ئاڕاستی ئەڕۆین و من ناشی شارمەوە ئێمە لەگەڵ برایانی جەبهەی تورکمانی و ئەحزابی تورکمانی سەریان لێمانداوە بەشێکیان و پەیوەندی تەلیفۆنیشەیە لە نێوانمانەکە لەم ڕۆژانە ئەوانش سەردەن ئێمەش ئەچین. من بەڕاستی هیچ ڕێگریەک نابینم لە نێوان ئێمە و پێکاتەی عەرەبی، ئێمە و پێکاتەی تورکمانی، ئێمە و پێکاتەی مەسیحی بۆ سەردانی یەک نەکەین، بۆ پەیوەندیەکانمان چاک نەکەین، بۆ بە تەشەنوجۆ لەگە یەک مامەڵەکەین. چونکە شارەکە شارێکی گەورەیە، هەمومان جێمان تیا ئەبێتەوە، ئەتوانین پێکەوە ڕێکەوین، پێکەوە بە هاوبەشی ئیدارەی ئەم شارە بدەین. لەبەر ئەوە ئێمە دەستمان پێ کردووە و هەروەکو چۆن ستافی پێشێمەش کە پەیوەندیەکی باشیان هەبوو لەگەڵ بڵین کۆی پێکاتەکانی کەرکووک و بە تایبەتی جەنابی کاگاسۆ ئەتوانین بڵێن ئێمە درێژە پێدەری ئەو پەیوەندیانە ئەبین و ئێمە هەنگاوی باشمان ناوە و هەنگاوی باشترش ئەنین و ئەمە ڕۆژگارە و لە پێشمانەوە بزانین ئەگەین بەرەو چۆ هەنگاوەنین. چونکە ئێمە لەسەر ڕێبازەکەی خۆمان لەسەر سیاسەتی دەستکە گوڵەکەی حەزرەتی مام جەلال بەردەوام ئەبین و هەتاکو ئەگەینە ئەو ئاڕاستەی کە میلەتەکەمان لە کارامی لە کەناری ئارامیە لەنگەر بگرێت. بەڕێز محەممەد عوسمان لە پرسایی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێرە و ڕاستەخۆ لەگەڵمان بووی. سپاس دەکەین، سپاس بۆ بەشداریکردن، سپاس بۆ ئەوەش کە بینەربان بوون. هەر شاد بن و خواتان لەگەڵ.